سڵاوتان لێبێ بەڕێزان، وێبسایتێکم بۆ هێناون کە تێکەڵێکە لەگەڵ زیرەکی دەستکرد، واتە AI بەکارهێنێ لە ئیشەکانیە. ئەتوانم بڵێم یەکێکە لە سایتە زۆر باش و نایابەکان تایبەت بە خوێندکاران، مامۆستایان، دایک و باوکان، ئەوانی کە مناڵیان هەیە و ئەخوێنێت. هەزاران وانەی تۆمارکراوی تێدایە، هەزاران سەرچاوەی تێدایە و هەزاران مامۆستا ئەزموونی خۆیان لەم وێبسایتە دانێن کە ئەتوانرێ وەکو سەرچاوەیەکی گرانبەها بەکار بهێنرێت لە زۆر ئەو بوارانەی کە خوێندکار حەزی لێیەکە یان مامۆستاکانیانەوێت پلانێکی گشتگیریان دەستکەوێت، پلانێکی ناویان دەستکەوێت لەسەر ئەو وانە و بابەت و دەرسانی کە ئەیڵێنەوە. طبعاً ئەم وێبسایتە بە دوو بەش بەردەسە، بەشێکیان خۆڕاییە کە ئەتوانم بڵێم سەرچاوە خۆڕاییەکەشی زۆری نەمان ئەتوانین ئیسفادەی لێکەن و بەشێکیشیان بەپارەیە کە تایبەتمەندی زیاتر تێهاتێ. ئەمە وێبسایتەکەیە کە ناوی شەیر مای لێسن. کاتێک وێبسایتەکە ئەکەیتەوە پێویستە کە بۆ ئەوەی تایبەتمەندیەکانی سوودی لێوەرگری بێ خۆت تۆمارکەی، یا تیادی لە ڕێگەی ئیمێڵێکەوە تۆ توانی خۆت تۆمارکەی. دواتر ئەم ڕووکارەت بۆ کاتەوە ئەوکووە بینین لەم بەشەشینەیان نووسراوە ئەو بابەتایە و تایتڵە ئەوانەی کە تۆ ئەتەوێت سەرچاوت دەستکەوێ بابەتت لێ دەستکەوێ بینوسی. بۆ نمونە ئێمە یاسای فیساگۆرز دێنین، لێرە یاددانین وەکو نمونەیەک. ئەمە لێرە تایتڵەکەم نووسیەوە کە پێویستە بە زمانی ئینگلیزی بێت، بێگومان سەپۆرتی زمانی عەرەبی و ئەمانەژەکە، بەڵام سەپۆرت یا پاڵپشتی لە زمانی کوردی ناکات. لێرە بە ناوە ئینگلیزیەکەمان نووسی کە ئەمانەویش یاسای فیساگۆرسە. دیقەتی ئەم بەشە بن ئەڵێ بۆ چه ئاستێگەتەوێت، بە نمونە ئاستی باخچەی تایە یا پۆلیەکی سەرەتایی، دووی سەرەتایی تا 12ی ئامادەی تایە و لەو بەرزتریشی تایە کە تایبەتە بە مامۆستایان یا مامۆستایانی زانکۆ بێ یا مەکتەب بێ یان پەیمانگا بێ، هەر شتێک لەو بابەتە. تۆ لیڤڵەک هەڵەبژێری، بە نمونە با من پۆلی 12 هەڵبژێرم. لێرە بەشێکمانەیە پێوترێ سەبجێکت کە ئەو بابەتی تۆ هەڵت بژاردۆ، بۆ منە من یاسای فیساگۆرسم هەڵبژاردۆ، ئەچێتە چ چوارچێوەیەکەوە. بۆ نمونە ماس هەڵەبژێرم، بابەتی بیرکاری و هاوشێوەکانی، ئەمە ماسم هەڵبژار. لێرە شاڵێ چ جۆرێکت ئانی بە چ شێوەیەگەتەوێتەوە زانیاری لەسەر دەستکەوێت لەم بابەتە، بە نمونە بە شێوەی وێبینار بێ، بە شێوەی فایلی PDF بێ، بە شێوەی پۆدکاست بێ، بە شێوەی وانە بێ، بەڵحاڵ کۆمەڵە بابەتی تایە. ئەتوانن ئۆڵ ریسۆرس هەڵبژێرن بۆی هەر بابەتێکە بوو پەیوەندیدار بەو شێوازە بیهێنێت. زۆر باشە. ئێسەمان پڕمان کردەوە تەنها بەشی سێرج داگرین. ئەمە سێرج. دیقەت بن بەڕێزان، کۆمەڵێک سەرچاوەی بۆ هێناوم. ئەمە باسی یاسای فیساگۆرسە کە فایلی PDF، ئەمە بە شێوازێکی ترە، یعنی بەو بابەتی کە من گەڕانم بۆ کرد چەندین سەرچاوەی بۆ هێناوم. بەڕاستی لێرە کۆمەڵێک ژماری تری تیا کە پیج دەتوانی سەردانی بکەیت و ئەوانەکان ببینی. با من یەکەم دانە بکەمەوە کە کردمانەوە بابەت یەکەم بەم جۆرە ڕوونکردنەوەیەوە، ئەڵێ بۆ تا قۆناغی 9 تا 12 ئاستەکەی ئەم بابەتە بۆ ئەوانەیە. ریسۆرس تایپەکەشی بەم جۆرەیە و زانیاری لەسەر وانەکە ڕوون کردوتەوە. تۆ ئەتوانیت لێرە لەم بەشەیە هەموو فایلەکان داونلۆدکەی. ئەمە فایلەکانە کە بە شێوەی PDF بەردەستی کردووە. ئەمە فایلەکانە و لەم بەشی دەستەڕاستیش داونلۆدی تێدایەوە کۆی بینن. پێشنیارتان بۆکەم بە پێی کات و توانای خۆتان بەکاری بێن و ئیسفادەی لێکەن. یانی من ئێساوە پلانی خۆڕایەکەی بوو، ئەو هەموو بابەت و وانەیان پێیان. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبێ بۆ هەموو لای. خواتان لەگەڵ.